میهرەبان ئامادەیە میهرەبانگیان سڵاو لێ بۆ بەیانی و باش بێ گەر تۆ ئامادە بی گوێبیستی من بی بابزانین ئەو کارە شێوەکاریانەی کە منداڵانی داون سێندرۆم کردویانە چێ پیشانی ئێمە بینەرانی بۆ هەروەکە میزانیانیشمان بەرەوە سەرەوە پێشەنگایە فەرموو. بەڵێ لانا بەیانی تۆ بینەران باش بێت دیارە ئەمڕۆ لە هۆڵی مۆزەخانی سلێمانی پێشەنگەیەک کە تایبەتە بە وێنە کێشان یاخود کاری هونەری منداڵانی داون لە هۆڵی مۆزەخانی سلێمانی کراوەتەوە دیارەکردنەوەی ئەم پێشەنگایە بە هاوکاری ڕێکخراوی ناوپارێزی کوردستانە. ئەم پێشەنگایە کە هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژی جیهانی داون سیندرۆم بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت کراوەتەوانە دیارەکردنەوەی ئەم پێشەنگایە ئامانجەی دەرخستنی تواناکانی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بەگشتی و بە تایبەتر منداڵانی داون سیندرۆمە کە لەم ڕۆژەدایان بەکردنەوەی ئەم پێشەنگایە هەم تواناکانیان دەربخێ و هەم مافەکانیان بناسێنرێ و ئەو پێویستیانی کە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت هەیەە لە ڕێگەیکردنەوەی ئەم پێشەنگایانەوە بخرێتە ڕوو. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پێشەنگەیە دەچمە لای خاتوسروە کە بەڕێزیان سەرپەرشتیاری یەکە پەروەردەیەکانی ڕێکخراوی ناوپارێزی کوردستانە. خاتوسروەگیان ئەم کاتت باش بێ و سڵاوت لێبێ. خاتوسروە بە شێوەیەکی گشتی ئامانجدەکردنەوەی ئەم پێشەنگایە لەلایەن ڕێکخراوی ناوپارێزی کوردستانەوە چی؟ دیارە و کوڕێکخراوی ناوپارێزی کوردستان پرۆژەیە کە با بەڕێوە کە تایبەتە بە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت. ئەو پرۆژەیەش بەڕاستی بەدەل لەو ئیشانەی کە ڕۆژانە بە ئەنجامەگەیەنرێت. پلانی کۆمەڵێک هوشیاری هەیە بۆ کۆمەلگا سەبارەت بە و بەروارانی کە دەستنیشان کراوە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە. دیارە دەستنیشانکردنی ڕۆژێکیش بۆ خۆی کۆمەڵێک ئامانجی خۆی هەیە تر چی خستنە ڕووی توانەکانیان بێ یاخۆت خستنە ڕووی کەم و کوڕەکانیان بێت یاخۆت پەیامێک بۆ کەسانی پەیوەندیدار کە لەو بوارەیە کارەکەن پێیان بڵێن ئێمەش مافمان هەیە ئێمەش پێویستە زیاتر ئەوڕمە لێبێرێتەوە و لە هەمان کاتیشە بەڕاستی لە ساڵێکە بە درێژای ساڵ لەو پرۆژەیە چە لە ڕۆژی خاوەن پێداویستی تایبەت بێ یاخۆ ڕۆژی ئۆتیزم بێ یاخۆ داون سیندرۆم بێ لەم ڕۆژانەیە بیری لێکاتەوە کە بە چالاکی جۆرا و جۆر وەکو ئاماژەم پێکراو شێوەی هەموو وڵاتانی جیهان ئەویش بەشدار بێت. دیارە ئەو ڕۆژێک کە دەستنیشان کراوە لەلایەن نەتەوەی گرتوەکان و مێژۆکەی زۆر کۆن نییە گەڕێتەوە بۆ ساڵی 2011 کە بڕیاریرا لەسەرەوەی کە ئەو ڕۆژە دەستنیشان کرێت. ڕۆژی 21 سێ دەستنیشان کراوە بەڵام ئێمە کۆمەلگای کوردی 21 سێ کۆمەڵێک بۆنە و چالاکی تایبەتی خۆی هەیە بۆیە پێمان باش بوو ئێمە چەند ڕۆژێک پێشکەوین بەڵام گرنگەوەیە بتوانین هاوشێوەی هەموو جیهان ئەو یادە بەسەرکەینەوە. مناڵەکان لەم پێشەنگایە بەچی بەشداریان کردووە کێشانی هەروێنێ یاخود کۆمەڵێک چالاکی تر؟ خۆی لە ڕاستیە ئەمەی کە ئەمڕۆ ئەخرێتە ڕوو زیاتر تابلۆیە و خۆی کەیبینن بەرهەمی 15 مناڵە کە تەمەنیان لە نێوان 8 بۆ 15 ساڵە 21 تابلۆی خەباری جیاوازە زیاتر بە تابلۆی وێنە کێشانە. زۆرێک لە میوانەکان سەرنجی ئەوەیان ناوەکاڵی ئیشەکان زۆر تایبەتە بە دڵنیاوە گەر بەراوردی کەین بە ساڵی یەکەم کە هەمان چالاکی کراوە بینی بەرەو پێشوونێکی باشی بەخۆیەوە بینی و دیارەمەش بە هەوڵمان دووبوونی ئەو کەسانی کە لەو شوێنەیە کارەکەن کە چۆن بتوانن ژینگەیەکی لەبار بنرخسێنن بۆ ئەو مناڵانە بۆی بتوانن ئەوەی کە لە ناخیانایە و توانایی کە هەیەی و بەهری کە هەیەی پیشانی خەڵکی بە. ئەگەر بینە سەر ئەوەی کە ئێوە وەک ڕێکخراوی ناوپارێزی کوردستان چۆن هاوکاری منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتریش منداڵانی داون سیندرۆمەکەن هاوکاریەکانتان بۆ ئەو مناڵانە چۆنە بۆ ئەوەی ئەوانیش بتوانن تواناکانیان بەرەو پێش بڕوە؟ دیارە وەکو ڕێکخراوی ناوپارێزی کوردستان لە ڕاستیە لە سەرەتاوە هاوکار بووە بۆی کە بتوانێت خزمەتێک بە بواری خاوەن پێداویستی تایبەت بگەێنێت. تر ئەوکۆی کە پێشتریش لە چاوپێکەوتنەکانە باسمان لێ کردووە چ لە ڕووی پێگەیاندنی کادر بێ لەو بوارەیە یاخۆ هاوکاریکردنی خێزان بێ یاخۆ سەنتەرە حکوومیەکان بێ و دواتریش دامەزراندنی سەنتەرێک کە تایبەت بێ بەکارکردن لەو بوارەیە ئەمە بۆ خۆی هەمووی خزمەتە. لە ئێستاە سنتەرێکە بە بەڕێەوە کە بە سنتەری ڕاهێنان بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ناسراوە. لەم سنتەرێک کۆمەڵێک گروپی مناڵی گرتووەتە خۆی تر لە هەموو بوارەکانە کە پێویستیان بە هاوکاری بێت. ئەیتر لێرەیە ئەمش بە پێی توانە هەرچەند بتوانێت هاوکارە بێ بۆی وەکۆی کە ئێمە لە ڕاستیە دروشمێکمانەیەڵێن ئەوەنجە هاوکاریەکەین هەتاوەکو بتوانێت پشت بەخۆی ببەستێت کە پشتی بەخۆی بەستوانی ئێتە لەو کاتانەیە و ئەتوانێت درێژە بە کار و چالاکیەکانی بە.
خاتوسڕوە مەرجەکانی مناڵ وەرگرتن لەو سنتەرەدا چییە تاکو مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بتوانن لەو سنتەرە بەشدار بن هەم لە ڕێگەی بەشداریکردنەوە بتوانن تواناکانیان لە پێشەنگەیەکی هاوشێوەدا بخەنەوە. خۆی لە ڕاستیە وەکو هەمومان ئەزانین کارکردن لە بواری خاوەن پێداویستی تایبەتە تایبەتمەندی خۆی هەیە. بۆ نمونە بینی لە پۆلێکا گەرسی قوتابیشی لێ بێ زۆر ئاسایی ئەتوانێ مامۆستاکە کۆنتترۆلیکە و کار و چالەکەەکانی ببا بەڕێەوە. بەڵام لە سنتەرێکی خاوەن پێداویستی تایبەتە بەڕاستی تایبەتمەندی خۆی هەیە لەبەروی لە کاتێکە تۆ ڕاهێنان بە 5 مناڵەکەی ئەگەر بۆ کرد بە 6 مناڵ بەڕاستی ناتوانێ بگا بۆ ئامانجە کەواتە خەڵ یەکەممان ئەگەر جێگا هەبێت دووەمان تەمەنی لە 3 ساڵ کەمتر نەبێت و پشتی بەخۆی بەستە بێ لە هەندێک کار و با بڵێن کاری ڕۆژانەیە کە مناڵێک پێویستە پشتی بەخۆی بەستە بێت وەکوترە گەر جێگامان هەبێ لە ڕاستی ئێمە هەوڵمان ناوە خزمەت بە زۆرترین مناڵ بگەێنین بە پێوەی کە سنتەرەکە بەشێکی ڕۆژانە سەردانیە کابینی بەشێکی بەدائیمی بە ڕۆژ لە 8:30 تاوەکو 2 پاشنیوە ڕۆ لەوەیە گروپێکی سەردانیە بە پێ بەرنمەیە گروپێک تەنها بۆ چارەسەری سروشتی بەشداریەکە بە هەوڵمان ناوە بە هەر جۆرێک بێ بتوانانی سوود بە زۆرترین مناڵ بگەێنین بەڵام ئێتە لە کۆتایی شەوەکو ڕێکخرا و خۆتە زانیت توانایەکی سنوورداری هەیە ناتوانین بریابمان توانێت سوودمان بە هەموو مناڵانی کوردستان بگەیانایە بەڵام کارەکە خۆی تایبەتمەندی خۆی هەیە ئەوەی کە توانێت بیتشمان تا ئێستا لە کۆی 771 فۆرم کە با بڵێن داواکاری پێشکەش کردووە بۆ سنتەرە لە ڕاستیە توانیمانە سوود بە 266 مناڵ بگەینێت کە ئەمەش ڕەخەمێکە ئەبەدە لەوەی کە ژمارەیەکی ڕۆژانە لەو سنتەرەیە توانێت سوود بنیت. خاتوسڕوە دیارەکە مناڵان لە سنتەرەکەدا وێنە ئەکێشنی و هەروەهاکردنەوەی پێشەنگەیەکی هاوشێوە بۆ دەرخستنی تواناکانیان ئەمە تا چەندە کاریگەری کردووە لە بەرەو پێشبردننی توانای مناڵەکان هەم لە ڕووی وێنە کێشان و توانە هونەریەکانەوە هەم لە ڕووی بیر و تەرکیزەوە بە دڵنیایی و خۆی ئامانجی سنتەرەکە ڕاهێنانی مناڵانە لەسەر هەموو ئەو شوکارانی کە ڕۆژانە تاکێک پێویستی پێێتی لەبری هەمومان نەزانین کاتێککە من کۆمەڵک ڕفتاری ئاساییم هەبێەوە تاتوانم خۆم جێگا بکەمەوە لە ناو کۆمەلگای بوارە هوەرەکان بەشێکە لەو ڕاهێنانانەی کە لە ناو سنتەرەکانە ئەکرێت لە سنتەرەکە ئاکرێ بمبورە کەواتە ئێمە سەرەتا ئیش لەسەر کۆمەڵێک بابەتی ڕاهێنانی پەروەردەی ئەەکەین و بەشە هوەرەکانیش بەشێکە لەو ڕاهێنانە ترچ بواری شانۆ بە میوزیک بێ وێنە کێشان بێ وەرزش بێت چاکۆچای سەکان خۆش بە خاتوسڕە سپاس بۆ ئامادەبوونت دیارە ئەم پێشەنگەی کامڕۆ تایبەت بە منداڵانی داون سیندرۆم کراوەتەوە هۆکارێکە بۆەوەی کە ئەو منداڵانە لە ڕێگەی ئەم پێشەنگەوە لە ڕێگەی نمایشکردنی ئەو تابلۆیانی کە لە هۆڵی مۆزەخانی سلێمانی ئەمڕۆ نمایش کراوە کاتە کاتژمێر 5 ئێوارە بەردەوام دەبێت وا دەکات توانای مناڵان دەربخە ئەمەجگەلەوەی کە منداڵان کاتێک وێنە دەکێشن یاخود ئەو چالاکیانی کە لە ڕێگەی سنتەری ڕاهێنانی پەروەردەی بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت چالاکیەکانیان ئەنجام دەبن کاریگەری ئەرێنی لەسەر توانای مناڵەکان بەجێ دەیاڵێ هەم لە ڕووی هوەریەوە و هەم لە ڕووی دەرخستنی تواناوی یاخود بەرەو پێشبردننی زاکیرە و فکری ئەو مناڵانە بێگومان ئەم کار و چالاکیانش کە کاتێک کە لە سنتەرێکی تایبەت بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت دەکرێت و کۆمەڵێک کەسی شارەزا لە بواری پەروەردەی منداڵاندا تێدان بۆ ئەوەی کە بتوانن بە باشترین شێوە ئەو منداڵانە ئاراستە بکەن بەرەو ئەوەی کە تەندروستیان باشتر بڕوات من دەمێ بچمە لای یەکێکی دیکە کە بەشداری کردویا خۆت با بڵێن هاوکاری ئەو منداڵانە بۆ لەکردنەوەی ئەم پێشەنگەیەدا ئەویش کاک ئازاد کەمالە کە بەڕێزیان سەرپەرشتیار یاخود ڕاهێنەری پەروەردەیی لە منداڵ پارێزی کوردستانە کاک ئازاد سڵاو لێبێ و ئەم کاتت باش بێت وەکو ڕاهێنەرێکی پەروەردەیی خەڵسوکەوتی ئێوە لەگەڵ منداڵەکاندا بۆ ئەوەی تواناکانیان بەرەو پێش بڕوات چۆنە طبعا بەخێراتتانەکەم مناڵانی ئێمە جیاوازن لە مناڵانی ئاسایی ئەمکردنەوەی ئەم پێشانگایە خۆی لە خۆیان دەرخستنی تواناکانیانە کە ئەوە سلمێنێ کە ئەم مناڵانە ئەگەر هەوڵێکی تۆزە زیاتریان لەگەڵا بدرێ هیچی وایان فەرق نییە لەگە مناڵانی ئاسایی ئێمە تا بتوانین بۆ پەڕیتواناوە لە هەموو لایەنەکەوە توانین هاوکاری مناڵانە بکەین چ لە ڕووی تەرکیزەوە چ لە ڕووی دەرخستنی توانە هونەرەکانیان بێت چ لە ڕووی دەرخستنی توانیان بێت لە ڕووی مۆسیقاوە و هەموو بەشەکانی تر کە لە ڕووی تەندروستیەوە گرنگن بۆ ئەم مناڵانە وەکو ڕاهێنانی سروشتی وەکو ئەو مەجالانەی کە گرنگن بۆ مناڵچکە ئێمە لە سنتەرێکی خۆشمانە مناڵی دکتۆری مناڵانمان هەیە کە ئەگەر هەر مناڵێک بە جۆرە لە جۆرەکان کێشەیەکی هەبێ دوایین لە ڕووی تەندروستیشەوە هاوکاریان بکەین
باشە بە شێوەیەکی گشتی گرنگیکردنەوەی ئەم پێشەنگایە تا چەندە بە تایبەتر بۆ منداڵانی داون گرنگە تا چەندە ئێوە لە ڕێگەیکردنەوەی پێشەنگایان کاتێککە ڕۆژانە وانەیان لەگەڵ ئەڵێن و فێریان ئەەکەن ڕاهێنانیان پێ ئەەکەن وای کردووە کە تواناکانی ئەم مناڵە هەم لە ڕووی فکر و تەرکیزەوە هەم لە ڕووی هوەریەوە بەرەو پێش بێگومان گرنگی خۆی هەیە ئێمە بۆ خۆمان من بۆ خۆم کە ئیش لەگە مناڵێکی داون سندرۆماکەم ئەو ئیشی کە بۆ مەکات خۆم ئیشەکەی لە لای خۆم بەرزە نرخێنم تەنانەت لە ژوورەکەی خۆمان ئیشەکەی هەڵواسم بیان بۆی دۆکۆمنتەکەم کە پیشانیەمەوە وکردنەوەی پێشانگایەکی لەم جۆرە خۆی لە خۆیان گرنگی پێدانە بە تواناکانیان کاتێککە مناڵێکی داون سندرۆمیت لە پێشانگایەکە تواناکانی خۆی بینێ کۆمەڵێک کەس دەستخۆشی لەکەن ئەمە بۆ خۆی جێ دەستخۆشیانی بەرزکردنەوەی معنەویاتی ئەو مناڵەیەکە پێویستی پێێتی ینی گرنگە دەوروبەری هاوکاری ئەم مناڵانە بن چ لە ڕووی هەست و سۆزۆ چ لە ڕووی گرنگی پێیانەوە و گرنگە بەڕاستی ینی بە تایبەتی کۆمەلگا هۆشار بێتەوە لەم ڕۆوە هەرۆنە. باسی ئەوە تر کە پێویستە ئەو منداڵانە جگەلەوەی کە لەلایەن ئێوە گرنگی پێدەدرێن خێزانەکانیان و هەروە لەلایەن کۆمەڵگەشەوە گرنگیان پێ بدرێ پرسیارەکە لێرەدایە ڕادی هۆشیاری هاوڵاتیان بەرامبەر منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لە چ ئاستێکدایە تا چەندە یارمەتی دەری ئەو منداڵانە خۆمان وەکو سنتەری ڕاهێنانی پەروەردەی ئێمە لە هەموو بۆنەکانە هەڵمەتی هۆشیاریمان هەیە ئەو نەیتوانی بێتمان چوونەتە ناو خەڵکەوە چوونەتە شوێنە تایبەتەکان بۆ هۆشارکردنەوەی خەڵک خۆشبەختانە لە ئێستا بە حکومەوەی ئەم بوارە لە کوردستانە تازە و تازە گرنگی بە مناڵی خاوەن پێداویستی تایبەت دەدرێت ئەتوانم بڵێم قۆناغەکەی هێشتا لە سەرەتایە بەڵام ینی بەدەنگەوە هاتنی خەڵک ینی تێگەیشتنیان بۆ ئەم بابەتانە تەسەوڕەکەم لە ئاستی پێویستایە و بەڵام هێشتا ئێمە لە قۆناغی سەرەتایان هێشتا پێویستمان بۆیە خەڵک هۆشارکەینەوە پێویستە بچین ناو خەڵک شارەزایی هەبێت دەربارەی حاڵەتانە چۆنێتی هەڵسوکەوتکردن لەگەڵیانە. ئێوە وەکو ڕاهێنەرێکی پەروەردەیی بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت یاخۆ تایبەتر بۆ منداڵانی داون سندرۆن کە ئەمڕۆ ئاستاون بەکردنەوەی ئەم پێشەنگەیە تا چەندە یارمەتیان بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندی لە نێوان ئێوە و خێزانی مناڵەکانە هەیە بۆ ئەوەی بارودۆخی مناڵەکان بەرەو باشتر بن. ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە ئێمە وەکو خۆمان زۆر گرنگیمان بەوەیەوە چونکە ئیشکردن تەنها لێک لایەنە تەنها لە لای خۆمان ئیشەکە و چۆنڵی نیۆناچڵێڕێتەوە بەڵام ئێمە وەکو خۆمان زۆر گرنگیمان بۆیەوە تەنانەت لە ڕێگەی دانانی دەفتەرەوە بێ لە ڕێگەی کۆبوونەوە بێ هەوڵمان ناوە پەیوەندێکی زۆر توندوتۆڵ هەبێت لەگەڵ خێزانی مناڵەکاندا و چۆن بڵێ بەرەو پێشچوونی باشیش هەیە ئەو هاوکاری ئەو هەماهەنگی کە لە نێوان خێزان و سنتەرا هەیە بۆ خۆمان کە تەجروبەمان کردووە ینی زۆری فەرقەکە خێزانێک هاوکاری سنتەرەکە یا هاوکاری ڕاهێنەرەکەیەکە زۆری فەرقە لەگەڵەوەی کە خێزانە گرنگی زۆر بە مناڵەکەی نایە یان هاوکاری ناکە بێگومان ئەو مناڵە ئاستی بەرەو پێشە چێ و ئەوەش لە بەرنامەکانی ئێمەیە. چالاکیە هوەریەکانی ئێوە جگە لەکردنەوەی ئەم پێشەنگەیە خۆت کێشانی تابلۆ لەلایەن منداڵانەوە کە هاوکاریان ئەەکەن چالاکیەکانی ترچین بۆی منداڵان توانەکانیان بەرەو پێش بڕوە. چالاکی ترمان هەیە بەڵام چالاکیەکانی تر ئەتوانین بڵێن بەردەوام هەمانە بەڵام لە ناو سنتەری خۆمانایە مۆسیقایە وێنەکێشانە ئیشی دەستە ئێستا لەم پێشانگای ئیشی دەستمان نیە لە پێشانگاکانی ترە ئیشی دەستیشمان ئەڕست کردووە و لە ناو سنتەری خۆشمانە بەردەوام ماگانە ئێمە ئەومان هەیە بۆ دایک و باوکەکان. خۆش بێ زۆر بەسپاس بۆ ئامادەبوونت دیارە ئەو منداڵانەی کە لە سنتەری یاخدا بڵێن ڕێکخراوی منداڵە پارێزی کوردستانە تەواوی ئەو چالاکیانی کە بۆیان ئامادە دەکرێت لە پێناو ئەوەیە کە ئەو منداڵانە توانەکانیان بەرەو پێش بچێ هەم لە ڕووە هونەریەکەوە هەم لە ڕووی تەرکیز و فکرەوە دیارە خۆشبەختانە کردنەوەی ئەم پێشەنگەیە و تەواوی ئەو چالاکیە هونەریانەی کە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لە ڕێگەیکردنەوەی پێشەنگەکان و تەواوی چالاکیە هونەریەکانی ترەوە هەڵدەستن بە سازکردن و ئەنجامدانی ئەمە ئەوە دەگەێنێت ئەگەر بێت و پشگیری منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بکرێت ئەگەر بێت و منداڵانی خاوەن پێداویستی تایبەت هاوکاری بکرێن لە ڕێگەی سنتەرەکانی تایبەت بە ڕاهێنان و هەروە خێزان و کۆمەڵگەوە ئەمە ئەوە دەگەێنێت کە ئەو منداڵانە دەتوانن هەنگاوی بەرەو پێش بنێن و وەک هەر منداڵێکی تر لە ناو کۆمەڵگەیە بتوانن توانەکانی خۆیان دەربخەن بەڵێ لانا ئەمە تەواوی زانیاریەکانن تایبەت بەکردنەوەی ئەم پێشەنگایە و هەروەها ئەو منداڵانی کە ئەمڕۆ بە 15 تابلۆ
لە هۆڵی مۆزەخانی سلێمانی کارەکانی خۆیان نمایش کردووە ئەگەر تۆ پرسیارێکردنیە من دەگەڕێمە ستۆدیۆ بۆ لای ئێوە. بۆ تۆ سپاس بۆ میوانە بەڕێزەکانی شت هەروەها دەستی ئەو مناڵە بەتوانایانش خۆش بێت کە ئەو کارە هونەری زۆر جوانانیان کێشاوە. جارێکتر سپاس بۆ ئێوە.